بینەرانی ئازیز و خۆشەویست هەروەک ئاگادارن پلێنۆمی حوتەمی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە هەڵبژێردراوی کنگرەی هەژدەی کۆمەڵە و پلێنۆمی دووەمی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران لە ڕۆژەکانی شەمە و یەکشەممە 27 و 28 گوڵانی 1404 هەساوی بەرامبەر بە 17 و 18 مانگی مەی 2025 بەڕێوەچوون. ئەوەی کە پێشکەشتان دەکرێت دەقی وچەکانی هاوڕێ ئیبراهیم عەلیزادەیە لە ناساندنی راپۆرتی سیاسی بۆ پلێنۆمی دووەمی حزبی کۆمونیستی ئێران کە سەرنجتان بۆ بیستنی ڕادەکێشم. هاوڕێیان، ئەم شیکاریە کە لەلایەن کۆمیتەی ئیجرایی حزبەوە پەسەندکراوە راپۆرتێکی بێلایەن و ڕۆژنەمەوانی نییە، بەڵکو هەڵسەنگاندنێکی پابەندە بە بەرژەوەندیەکانی چینی کرێکار، زەحمەتکێش و توێژە ژێردەستەکانی کۆمەڵگەوە. لە کاتێکدا کە دەوڵەتەکان، حیزبەکان، هێزە سیاسیەکان تیۆری داڕێژەرانی زیرەکی دەستکرد و لایەنگرانی دۆخی ئێستا هەموویان لە گۆشەنیگای جیاوازەوە شیکاری و هەڵسەنگاندن بۆ بارودۆخی ئێستا دەکەن و استراتێژی خۆیان لەسەر بنەمای تێچوو دەستکەوتەکان دادەڕێژن، ئێمەش بە مەبەستی گۆڕینی ڕیشەی بارودۆخە نایەکسان و نادات پەروەرانەکان و هێنانەدی کۆمەڵگایەکی بەبێ برسیەتی و بێماڵیەوە نەهێشتنی هەژاری، بێکاری، چۆسانەوە و شەڕ خەبات دەکەین. ئامرازی ئێمە لەم ململانەیەدا سۆسیالیزمی زانستیە و استراتێژی سیاسی خۆمان لەسەر ئەم بنەمایە داناوە. جەختکردنەوە لەسەر دوو وشەی ئامراز و زانستی بوون پێویستە. سۆسیالیزمی زانستی نەک دوگمایەک بەڵکو پرۆسێکی چالاکە کە بە بەشداری بە کۆمەڵ و ڕەخنەی بەردەوام شکل دەگرێت. سۆسیالیزمی زانستی لەسەر بنەمای مێتۆدی دیالکتیکی مارکس و ئەنگێلس کۆمەڵگە لە ڕێگەی لێکۆڵینەوە لە دژایەتیە چینایەتیەکان و پەیوەندیەکانی بەرهەمهێنانەوە شی دەکاتەوە. لەم چوارچێوەیەدایە سۆسیالیزمی زانستی دەبێت بتوانێت هاوکات هەم خاڵە لاوازەکانی سیستمی سرمایه‌داری پێشکەوت و ئاشکرا بکات و هەم ئامرازی نوێ بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی بنیادراو لەسەر ئازادی، یەکسانی و خۆشگوزەرانی بەکار بهێنێت. لەنین بە پشتبەستن بە سۆسیالیزمی زانستی استراتێژی شۆڕژگەرانە خۆی لەگەڵ بارودۆخی تایبەتی رووسیای تەزاریدا گونجاند و نیشانی داکات تیۆری دەبێت لە کرداردا تاقی بکرێتەوە و دووبارە دابڕژێتەوە. هەرچەندە مارکس و ئەنگێلس لە مانیفستی کۆمۆنیستیدا 175 ساڵ لەمەوبەر باسییان لە پرۆلیتاریا و بۆرژوازی وەک دوو شینی سەرەکی کۆمەڵگە کردووە، بەڵام هەردوو شینەکە بە تێپەڕبوونی کات گۆڕاون و بە داتا و زانیاریەکانی ئەو سەردەمە ناتوانرێت پێگەی ئەمڕۆی ئەم دوو شینە ڕوون بکرێتەوە. وردبینی زانستی کۆمەڵناسانەی بەکارهاتوو لەو بەڵگەنامەیەدا حاشا هەڵنەگرە، بەڵام لە ماوەی ئەم 175 ساڵەدا زانستی کۆمەڵناسی زانستیش هاوشان لەگەڵ ئاڵۆزبوونی کۆمەڵگای مرۆڤایەتیدا گۆڕاوە و لە هەر سەردەمێکدا وەڵامی پرسەکانی سەردەمی خۆی داوەتەوە. چەمکەکانی وەک پرۆلیتاریا و بۆرژوازی کە لە مانیفستی کۆمۆنیستیدا پێناسەکراون بە تێپەڕبوونی کات تووشی وەرچەرخان هاتوون. مارکس و ئەنگێلس لە سەدەی 19دا دژایەتی سەرەکی ناو کۆمەڵگەیان لە نێوان پرۆلیتاریا، کرێکارانی کرێگرتە و بێبەش لە ئامرازی بەرهەمهێنان و بۆرژوازی خاوەنانی سەرمایە و ئامرازی بەرهەمهێنانیان پێناسە کرد. بەڵام لە سەدەی 21دا ئەم دوو چینە شێوەی ئاڵۆزتریان بەخۆیەوە گرتووە. ئەمڕۆ تەنها 15% هێزی کاری جیهانی لە کەرتی پیشەسازیدا کار دەکەن، لە کاتێکدا زیاتر لە 60% لە کەرتی خزمەتگوزاریدا چالاکن. ئەم گروپانە سەرەڕای جیاوازی لە شارەزاییاندا ڕووبەڕووی چۆسانەوەی پێکاسایی دەبنەوە، موچە ناسەقامگیر، نەبوونی یاسایشی کار و سڕینەوەی بەرژەوەندیە کۆمەڵایەتیەکان. تەنانەت کرێکارانی زانستەوار وەک بەرنامەنووسان یان مامۆستایان ڕووبەڕووی پۆلێتاریا بوونەوە دەبنەوە، چونکە قازانجی بەرهەمی کاریان لەلایەن کۆمپانیا پاوانخوازەکانەوە کێش دەکرێت. بەپێی راپۆرتی ئاکسفام 82% سامانی بەرهەم هاتوو لە ساڵی 2023دا چووە گیرفانی 1% دەوڵەمەندترین کەسانی جیهانەوە.
ئۆتۆماسیۆنی کارە پیشەسازی بجاریەکان لە جیاتی ئەوەی ببێتە هۆی کەمکردنەوەی ساعاتەکانی کار، بێکاری سەختەکاری زیاد کردووە و کرێکارانی بەرەو کارە ناڕاستەقینە و نافەرمی کاتی و کەم جاهازەکان پاڵپێوەنەوە. کۆمپانیا فرەنسەوەیەکان بە بەکارهێنانی ئامرازی ئینحساری و فرەجۆر و بەنفوذی سیاسی نەک تەنها بەسەر ئابووریدا بەڵکو بەسەر یاسا نێودەوڵەتیەکان و حکوومەتەکانیشدا زاڵ بوون. لەلایەکی ترەوە بۆرژوازی مۆدێرن لە قاڵبی کۆمپانیا فرەنسەوەیەکان خاوەنانی تەکنەلۆژیا ئینحساریەکان یان دامەزراوە داراییە جیهانیەکاندا دەرکەوتوون. ئامرازەکان لە بەرد و دارەوە تا زیرەکی دەستکرد هەمیشە ڕنگدانەوەی ئاستی گەشەسەندنی مادی مرۆڤ بوون. پێشکەوتنی تەکنەلۆژیا نەک تەنها شێوازی بەرهەمهێنان بەڵکو پەیوەندیە کۆمەڵایەتی و چینایەتیەکانیشی گۆڕیوە. بۆ نمونە شۆڕشی پیشەسازی چوارەم دیجیتالکردن و ئۆتۆماسیۆن بووەتە هۆی کەمبوونەوەی هەلی کار لە کەرتە سنەتیەکان و زیادبوونی نایەکسانی. هاوکات ئەم تێکنۆلۆژیانە دەرفەتی ڕێخستنی نوێکرێکارانیان وەک سندیکا دیجیتاڵیەکان یان بردووسنەوە ناڕزایەتی ئۆنلاینەکانیان ڕەخساندووە. تەنها بە پشتبەستن بەم ڕاستیانەیە کە دەتوانرێت لە سۆسیالیزم نەوەک ئارمان شارێک بەڵکو وەک پرۆژێکی زیندوو کردداری بۆ گۆڕانکاری ڕیشەی دفاع بکرێت. لەسەر ئەم بنەمایە سۆسیالیزم ناتوانێت نسخەیەکی یەکگرتوو بێت بۆ هەموو کۆمەلگایەک، بەڵکو دەبێت بە لەبەرچاوگرتنی تایبەتمەندیە کەلتوری، مێژوویی، تەکنەلۆژی و گەشەسەندنی سەرمایه‌داری هەر کۆمەلگەیەک دووبارە پێناسە بکرێتەوە. گفتوگوی ڕەخنەگرانە نەک تەنها لە بەرەی سۆسیالیزمی زانستیدا بەڵکو لەگەڵ ڕەوتە فکریەکانی دیکەشدا پێویستە. ئەم گفتوگۆیە نەک تەنها یارمەتی دەوڵەمەندبوونی تیۆری ئێمە دەدات بەڵکو دەرفەتی هاوپەیمانی استراتێژیش لەگەڵ بزووسنەوە پێشکەوتنخوازەکاندا دەڕەخسێنێت. سۆسیالیزمی زانستی نەوەک کۆمەڵێک دروشمی نەگۆڕ بەڵکو دەبێت وەک پرۆژەیەکی دینامیکی و زیندوو سیر بکرێت کە خۆی لەگەڵ ڕاستیە گۆڕاوەکانی جیهانی ئەمڕۆدا دەگۆنجێنێت. ئەم ڕوانگەیە خەبات بۆ سۆسیالیزم لە چوارچێوە تەسکە ئایدۆلۆژیەکان ڕزگار دەکات و دەکاتە بزووسنەوەی کە هەم زانست بەجددی وەردەگرێت، هەم دەنگی بێبەشکراوان دەگەیەنێت و هەم ئامادەی ڕەخنەگرتن لە خۆی و چاکردنی هەڵەکانە. تەنها لەم ڕێگەیەوە دەتوانرێت بە گۆڕانکاری ڕیشەی بگەین کە نەک تەنها پێکاتە ئابوووریەکان بەڵکو و پەیوەندیە مرۆیەکانیش بگۆڕێت. تێگەیشتن لەم ڕاستیە سادەیانە کە ئێمە لە دەمارگیری و دوگماتیزم دوور دەخاتەوە، کوردبینی جێخۆی دەدات بە جیهانبینی. عاشق و دیلی دیدگا و بۆچوونەکانی خۆمان نابین بەڵکو لەگەڵ ئەوانی تردا هاوبەشیان پێدەکەین و بە دڵفراوانیەوە و بە مەبەستی گەیشتن بە ئەنجامی باشتر مشت و مڕیان لەسەر دەکەین. ئەو راپۆرتە سیاسی لە بەردەستاندایە هەوڵی داوە ئامرازێکی لەم شێوەیە بۆ شیکردنەوەی بارودۆخی ئێران و جیهان بەکاربهێنێت. ئەم راپۆرتە بە شێوەیەکی بنەڕەتی پشت بەو بزووسنەوە کۆمەڵایەتیە بەردەوامانە دەبەستێت کە هەموویان ڕوویان لە گۆڕینی جیهانی ئەمڕۆیە. ئەم راپۆرتە دەڵێت کە ئەمڕۆ خەبات تەنها لە کارگەکاندا نییە، بەڵکو لە بزووسنەوە پێشڕەوە کۆمەڵایەتیەکان و بێگومان لە سەروی هەموویانەوە لە بزووسنەوەی کرێکاریدا خۆی دەنوێنێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، دوای ناوبڕێک دەگەڕێمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەشی یەکەمی راپۆرتەکە.